ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا گەڕان بەردەوامە بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا. پایتەخت میدیا ئەمڕۆ ڕووماڵێکی بەرفراوانی گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا دەکا هەر لە قەزای خەبات تا ئەو شوێنەی مامۆستا ئاڤێستای لێ خنکاوە. ئێستاش لە گوندی گۆپالین لێرەش تیمێکی بەرگری شارستانی هەولێر چاودێری زەی گەورە دەکەم بۆ ئەوەی ئەگە تەرمەکە بێرە داهات و ببینن. تیمی بەرگری شارستانی هەولێر بەسەر 20 شوێن دابەش بوونە بۆ گەڕان بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا. ئێمە گوندی چەمەمان بەسەر کردەوە، ئێستاش لە گوندی گۆپالین لێرەش مەفرەزەیەکی هەولێر هەیە کە دەگەڕێن بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا. مامۆستا ئاڤێستا و مامۆستای 7 ڕۆژ پێشی ئێستا بە مەبەستی گەشت ڕووی لە مێرگە سوور کرد. کاتێک دەچێ یارمەتی برایەکەی دەدا لە خنکان ڕزگاریکە، بەڵام بەخۆی دەخنچێ. ئێستاش تیمی بەرگری شارستانی هەولێر لەسەر زەی گەورەنە لە گوندی گۆپال گەڕان بەردەوامە بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستا. وەکو گوتمان تیمی بەرگری شارستانی هەولێر دابەش بوونە بەسەر 20 تیم هەر لە قەزای خەبات تا سنووری مێرگە سۆر.